لەگەڵ تێپەڕبوونی کۆتا ساتەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان و نزیکبوونەوە لە جەژن کارە خێرخوازیەکانی بەخشین سڕ دەبنەوە. لەم چوارچێوەیەدا دەستگای خێرخوازی بەخشین لە هەولێر پرۆژەیەکی تایبەتی بۆ دابەشکردنی هاوکاری بەسەر 110 مامۆستای ئاینی خۆبەخش ئەنجامدا کە بێ بەرامبەر خزمەت بە کۆمەلگا دەکەن. ئەمڕۆ کە 110 مامۆستای ئاینی لە ئۆفیسی هەولێر کۆکراوەتەوە دیارە 27 میلیۆن و 500 هەزار دینار بەسەریان دابەش دەکەین بۆ هەر مامۆستایەکی ئاینی بڕی 250 هەزار دینار پێیان دەدەن ئینشاءالله. لێرەوە سوپاسی ئەو خێرخوازە و باقی تاوای ئەو خێرخوازانە دەکەین کە لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانی ئەمساڵ پشتیوان و هاوکارێکی زۆر باشمان بوون. خوای گەورە بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە. ئەو پارێکە وەری دەگرین ڕێک ئەو پارە دەدەینەوە بە هەموو توێژەکان. دەستگای بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاریەکان بە چین و توێژە جیاوازەکان. ئامانج لەم هاوکاریە بەسەرکردنەوە و ڕێزلێنانە لەو مامۆستا ئاینیانەی بێ موچە و بە شێوەیەکی خۆبەخشانە ئەرچی پێگەیاندن و ئامۆژگاریکردنی کۆمەلگەیان لە ئەستۆ گرتووە. سوپاسیان دەکەین بەڕاستی ئەگەمەلێ بەخشین ساڵانە و مانگانە و ڕۆژانە هاوکاری بێ منداڵی بێباوک دەکا ئافرەتی بێ هاوسەر دەکا و ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە و ئەوانی پێویستیان بە نەشتەرگەری هەیە و لەسەر حاڵەت و پێویستێکدا ئەو هاوکاریانە دەکەن. بەو شتێک کە دەیکەن کە وەری دەگرن ئەوڕۆکە ئەوە وەفایەکە بەرامبەر مامۆستایان خوالیان ڕازی بی یان کە یارمەتی یەتیم و یارمەتی بێباوکان و یارمەتی هەریەکێک لەوانە دەدرێت بە دوعای ئەوانە خۆی ڕەب العالەمین ساغ و سەلامەتیان دەکا و هەروەها پێشکەوتویان دەکا و خۆی سبحانە و تەعالە یارمەتیان لە بۆ زیاد دەکا دەستخۆشیان لێ دەکەین لە هەردوو لایەن هەم ئەوەی کە دەیدا هەم ئەوەی کە دەی و وەری دەگری هەردوو لاش دەبێت لە گەیەکدی بۆ وەفا و باش بن و دوعا لە بۆ یەکتری بکەن خۆی گەورە سەلامەتیان بکە. لە ساتەوەختەکانی ماڵئاوایی مانجی ڕەحمەتدا ئەم دەستپێشخەریەی دەستگای بەخشین دەبێتە درەوشاوەترین وێنەی وەفاداری کە هاوشانی دابەشکردنی هاوکاری وەڵامدانەوەیشی شایستەی ئەو دڵسۆزیەیە کە مامۆستایانی ئاینی خۆبەخش ساڵانێکە پێشکەشی کۆمەلگای دەکەن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.